بە درێژایی تەمەنی کابینە حکومیە یەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان دۆسەی نەوت و داهاتەکەی بە شاراوەی ماوەتەوە بە بڕوای چاودێرانیش هەر ئەم ناڕوونیە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدای گەیاندۆتە مریشکە ڕەشە. دەوترێت دۆسەی نەوت لە سەردەمی پیاوە سەرسپیەکە هێندە ناڕوون و کرچ و کاڵ بووە، نە پەرلەمانتاران لی تێگەیشتن، نەخۆشی دۆسەی نەوت و داهات و سوودەکانی ئاشکرا کرد. لە کاتێکدا وەزیری سامانە سروشتیەکان دەبێت بەردەوام بە راپۆرت و ئامار فرۆشتنی نەوت و قازانجەکان بە وردی بڵاو بکاتەوە و دۆسیەکە لای هەمووان ڕوون و ئاشکرا بێت. دۆسەی نەوت دەربکرێ لە دەستی کۆمەڵی مافیا پێشووتر کە وەزیری پێشووتر چۆن تەنیوێتی لەگەڵ کۆمەڵی کۆمپانیا کۆمەڵی کارکتەری سەرمایەداری جیهانی کە ئەمانە دەستیان هەبووە لە دزینی نەوت و بە تایبەتیش بەرپرسە هەرە باڵاکانی هەرێمی کوردستان کە خۆیان دەستیان هەیە لە دۆسەی نەوتە و حیزبە باڵا دەستەکان و کۆمپانیاکانی بواری نەوتی رووسیا و تورکیا و ئەمریکا و زۆرێک لە وڵاتانی دیکە کە دەستیان هەیە لە نەوت و غازی هەرێمی کوردستانە دەکرێت ئەمانە بە شەفافی گرێبەستەکان بێنێتە پەرلەمانیا لەبەر چاوی خەڵک لە کۆنگرەی ڕۆژنامەگەریە ڕای بگەێنێ. دۆخی نەوت دۆسەی نەوت بەم شێوەیە، گرێبەستەکان بەم شێوەیە کراوە، ڕۆژانە ئەوە نافرۆشین، مانگانە ئەوە نافرۆشین، داهاتەکەشی بای ئەوەندەیە. ئەمە زۆر ئاسان. وەزیری پێشوو ئەمەی نەکردووە، کۆمپانیای دیلۆیت ئەمەی هەندێک جار ئەمەی ئەخستە ڕوو، بەڵام ئامارەکان باوەڕپێکەر نین. دۆسەی نەوت جگە لە ناڕوونیەکەی ئەوەش دەوتێت کە بەردەوام لە خزمەتی حیزب و بنەماڵە باڵا دەستەکاندا بووە و بۆ خۆشگوزەرانی خەڵک بەکار نەهاتووە. ڕەنگە شارنەوەی داتا و ئاماری ڕاستەقینەش هەر بۆ هێشتنەوەی ئەم دۆخە بوو بێت. نەوتەکە لە دەستی تاکەکانایە، تاکەکانیش لەبەردەستی حیزبەکان، حیزبەکانیش لەبەردەستی بنەماڵەکەیایە. سیستەماتیک لەم وڵاتەی ئێمە نییە، سیستەممانە کە سیستەممانە نەمانتوانی وە سوود لەو شتانە وەرگین کە سەرچاوەی وڵاتن، یعنی ژێرخانی ئابووری وڵات لەسەر یەکێک لە بنەما سەرەکیەکانی نەوتە. نەوت دەبێ ببێ بە هۆکاری خۆشبەختی وڵات، خۆشبەختی تاکەکانی وڵات. بەڵام لێرە لەم وڵاتە لەبەرەوەی ئەوان تەنها بە سەر ئەرز نەبووە، لە ژێر ئەرزیشا دەستیان کردووە بەسەر سەروەت و سامان و داهاتیان وڵاتەیە، لەبەرەوە هیچ کاتێک نەمانتوانیوە سوودی تەواوی لێ ببینین. ئەگەر دەوڵەتی کوێیت وەکو نمونەیەکی خۆشگوزەرانی و حەسانەوە لە سایی سامانی نەوتدا وەربگرین کە ئاماری دانیشتوانەکەی 4 ملیۆن و نیوە بە بەراورد بە هەرێمی کوردستان کە ژمارەی دانیشتوانەکەی نزیکە لە کوێیت و 5 ملیۆن و نیوە، بە ئاشکرا دەردەکەوێت سەرانی کورد نەوتیان لە بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە. بۆ پێی هەردوو لە فرۆشیاری نەوتن، کەچی ئێستا هەرێمی کوردستان قەرزار و بێپارێ و ئابوووریەکی داتەپیوی هەیە. کوێیتیش ئەو دەوڵەتەیە کە بە خۆشگوزەرانی و ڕەفاهیەت نمونەی پێدەهێنرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.